تەوەری دومی بەڕامی بانی باش کوردستان باز لە کێشە و سەکانی دەرونی لە خانمانی دووکیان لە کاتی دووکیانی و هەروەها لە دوای منداڵبووندا چیە بۆ ئەمە بەسە و گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر هەژار عوسمان معروف پسپۆڕی دەرونی بخێر بێ دکتۆر. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەمە بزانم ئەو گرفتە دەرونیانەی کە خانمان دووچاری دەبنەوە ڕوبەڕووی ئەبنەوە لە کاتی دووکیانی و هەروەها لە دوای منداڵبوونیش چییە؟ بەڵێ خۆی یعنی دووگیانبوون لە ڕاستیە شتێکی سروشتیە کە کاتێک ژن و پیاو بەیەک ئەگەن و حەزەکەن کە مناڵیان بێ و ئەگەر هەردووچیان کێشەیەکی تەندروستی وایان نەبێ هیچ جەستەی و ئەوانە ئەوەیە کە ئەو ڕووداوە ڕوئەیە کە دووگیانبوونە بێگومان هەتا هەلومەرجی ژیانی ئەم ژن و پیاوە خۆشتر بێ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە خاوەنی جێگەوڕێی خۆیان بن شوێنی ژیانی سەربەخۆی خۆیان هەبێ محتاج نەبن بێگومان ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ ئەوەی کە ئەو دووگیانبوونە بەبێ کێشە بەرەو پێشەوە بڕوا و کۆتایی پێبێ بە مناڵبوون و بە هاتنە دنیای مناڵێکی تەندروست. بەڵام ئەگەر ئەمە ئەو حاڵەتە نەبوو یعنی ئەم ژن و پیاوە کۆمەڵێک کێشەی ژیانیان هەبوو ڕۆی کە پێم ئەمەڵێن کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئابووری کێشەی ژیان بەگشتی بێگومان ئەمە کارەکاتە سەر ژن بە تایبەتی چونکە ئەوەی کە ئەو کەسەی کە باری دووگیانبوون هەڵەگرێ ژنە لەبەرەوە ئەگەر ئەو ژنە بەڕاستی ئاگاداری نەبن و مڕاعات نەکرێ و لێ نەپرسرێتەوە و گوێی لێ نەژیرێ لە پرسیارەکانی لە نیگەرانیەکانی لەو شتانەی کە پێویستێتی ئەگەر ئەم شانە ڕوونەیە و تر طبعا ئەمە هەم لەلایەن نزیکترین کەسەوە هاوژین مهمە لێرە ئەنی هاوژین زۆر زۆر گرنگە کە بەدەم ژنەکەیەوە بێت زۆر گرنگە و بێگومان شان بەشانی هاوژین دایک و باوکی ئەو ژنە و خوشک و براکانی و بە تایبەتی دایک و باوک ئەمە یعنی دەوروبەرە کۆمەڵایەتەکە زۆر دەوریە اینجا جاری وا هەیە هەندێک ژن وەکوتم چانسی نییە بەداخەوە یعنی لە هەلومەرجێکی ناخۆشە سکی پڕە بێ و ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەگەر وەکوتم وریای نەبن کۆمەڵە کێشەی دەرونی بۆ دروست بێ. بەڵێ دکتۆر لەدوای نەسەر ئەو کێشە دەرونیانەی کە تووشی خانمانی دووگیان دەبێتەوە بەڵام تو باسی لە ڕۆڵی هاوژین کرد باز لە خێزانێکەکەی باز لە ژیانی هاوبەشی نێوان دووچەکەکەی کەواتە لێرەدا ڕۆڵی هاوسەر چی دەبینێت چۆن دەتوانێت ئەو سترێس و خەمۆکی لە هاوسەرەکەی هێتی لە خانە دووگیانەکەی تکەم بکاتەوە؟ بەڵێ گرنگترین شت وەکوتم ئەوەیە کە هاوژین هەتا بۆی بکرێ پیا و دوور نەبێت لە ژنەکەی هەتا بۆی بکرێت دوور نەبێت لە ژنەکەی و زۆرترین کات بەیەکەوە بەسەر بەرن زۆرترین کات بەیەکەوە بەسەر بەرن و پیاویش دڵخۆشی خۆی بەوە دەربڕێکە ئێستا من هاوژینەکەم ژنەکەم ئێستا سکی پڕە و مناڵیە بێت و مناڵێکی تەندروستیە بێ ئینشەڵڵا وانە ئەمە زۆر گرنگە هەموو جارێ ئەو پیاوە ئەمە دەرخە بۆ ژنەکەی و لێی بپرسێتەوە باری ژیانە چۆنە سکەکە چۆنە مناڵەکە چۆنە خۆت چۆنی و بێگومان هەمیشە ئاگاداری ئەوە بێ کە ژنەکەی یعنی بیبات بۆ لای دکتۆر و بردننی ژنی دووگیان بۆ لای دکتۆر پەیوەندی بەوە نییە کە ئایا کێشەی هەیەی یانێتی یعنی ئەگەر هیچ کێشەیەکی تەندروستیشی نەبێ ئەو ژنە ئیمڕۆ ئاوایە کە پێویستە هەموو ژنێکی دووگیان دکتۆرێکی ژنان و مناڵبوونی هەبێت هەموو ژنێک کەسی پڕ بوو بگرە پێشتریش هەر بە کچێنی پێویستە کە دکتۆرێکی ژنان و مناڵبوونی هەبێ بۆ ئەوی هەر کێشەیەکی دەربارەی تەندروستی ژنانەی تووشی بێ بچێ بۆ لای ئەو نەک بچێ بۆ لای دکتۆری هەناوی یا دکتۆری نەشتەرگەری ئەوانە اینجا وەکوتم کابوو بردننی ژنی دووگیان بۆ لای دکتۆر زۆر گرنگەوە لێرە ئەگەر هاوژین خۆی بۆ نمونە بە هاوکاری لەگەڵ ژنەکەیە خۆی مۆعیدەکانی بۆ وەرگێ خۆی لەگەڵیا بڕوا بە سیارەیە بە تەکسیبی بە وە خۆی لە ژووری چاوەڕوانی دانیشێ کە ژنەکەی لە ژوورەوەیە ئەمە بۆ ژن زۆر زۆر خۆشە بەڵام بەداخەوە هەندێک پیاو هەیە ئەمەی پێ عیبە پێی خەوشە ینی لەگەڵ
ژنەکەیە کە دووگیانە لەگەڵ یا بچێ بۆ لای دکتۆری ژنان و مناڵ زۆر پیاوەیە پێی عیبەوە کەەوە باش نییە. بێمە سەر هەڵچوون و فڕەبوونی خانمانی دووگیانەکە بەبێ موجەی کە دووگیانن دووتر بە ڕێکشنیان بەرامبەر شتەکان و فیدباکیان بەرامبەر شتەکانی جۆروبێت ئەم بەڵێ خۆی لە ڕاستیا لێرە چینە ناو باسەکەەوە ینی یەکێ لەو حاڵەتانەی لەو حاڵەتە دەرونیانەی کە ژنی دووژیان لە کاتی دووگیانیە هەیەە ترس و نیگەرانی ترس و نیگەرانی جۆرا و جۆری ژن دەربارەی مناڵەکەی بۆ نمونە ئێمە ئەزانین ئێستا خەڵک زۆرتر زانیاری هەیە دەربارەی ئەوەی کەوا هەندێ مناڵ هەیە هەر کە لە دایکە بن کەم و کورتیان هەیە کەم و کورتی تەندروستیان هەیە کەم و کورتی ئەوەی کە پێڵێن هۆشمەندی عەقلیان هەیە بۆ نمونە مەسەلا ئێمە زانین کە ئێستا هەندێ نەخۆشی هەیە کە ئەوسا خەڵک هەر نەیزانیوە بۆ نمونە ئۆتیزم و ئەمانە کە لە مناڵیا دەرەکەون لەبەرەوە شتێکی ئاساییە بەلامانەوە سیر نەبێت کە ژنی دووژیان ترسی و نیگەرانی ئەوەی هەیە کە ئایا مناڵەکەم تەندروستە بێ ئایا نوقسان نابێ کەم و کورتی نابێ ئەمە ترسێکە و نیگەرانیەکە یا نیگەرانی ئەوەی کە بەتایبەتی بۆ ئەوانەی کە نۆبەرەیە یعنی کە یەکەم سکیانە ئەوە بۆ ئەوانە یعنی لە ڕاستیا مڕاعاتەکانە بێ زۆر بێت بۆچی چونکە هیچ ئەزمونێکی نییە یەکەم جارێتی ڕاستە ئەزمموی دایک و خوشکوانەی هەیە و گرنگە لەوانەوە شت ببیسێ بەڵام شتێکی ئاساییە کە بۆ نمونە ترسی لە مناڵبوون هەبێ لە ئێشی مناڵبوون ترس لە ئێشی مناڵبوون و ترس لەوەی ئایا مناڵبوونەکە بە باشی ئەڕوا بەڕێوە ئایا هیچ لێکەوتەیەکی لێ نابێتەوە چکە مازانین جاری وایە لە دوای مناڵبوون یعنی ژن تووشی ناڕەحەتی تەندروستی جەستەییە بێ یا لە کاتی دووگیانیە ئەندێ ژن هەیە بۆ نمونە کێشەی بەرزبوونی پەستان و گوشینی خوێنیان بۆ دروست دەبێت بۆ یەکار کاتە سەر ئەندامەکانی تری کەوا بۆ ئەمانە هەمووی کۆمەڵی ترسە کە بۆی هەیە ئێمە لەگەڵ لە ژنی دووجانە بیبینین و لێرە زۆر گرنگە ئەگەر وەکووتم هاوژین ئاگای لێبێ و ئەو ژنا ئەگەر ئەم جۆرە کێشە تەندروستیە جەستەیانەیە هەبوو وەکووتم پەستانی خوێن یەکسەر بیبن بۆ لای دکتۆر و چاوەڕوان نەکەن کەوا بوو یەکێ لە کێشەکان ترسی ژنی دووگیان لە تەندروستی مناڵەکەی لە تەندروستی خۆی وەلەوەی کە ئایا ژیانی چ گۆڕانەیە بەسەریا دوای ئەوەی کە مناڵەکەی بوو بۆ نمونە بەتایبەتی ئەمڕۆ زۆر ژن هەیە کارمەندە ئیشەکە لە کۆمپانیا ئیشەکە و دڵی بە ئیشەکەی خۆشە حەزی لە ئیشەکە چێتە دەرێ چۆنەڵی نان پێیا ئەکا یارمەتی مێردەکەیە اینجا ئێستا مەزانین کە عادەتەن کە ژن مناڵی بوو ساڵێک ئیجازەی پێدرێ بۆی خۆی تەرخانکە بۆ مناڵەکەی هەندێک ژن هەیە ئەمەی بەلاوە تۆزێ زەحمەتە ینی چۆن من یەک ساڵ دوور کۆمەوە لە ئیشەکەم و هەر لە ماڵەوە بووم هەر لەگەڵ مناڵەکەم لە ژنگەیەکدا دەبڕێت و دوور ئەکەوێتەوە چۆن یعنی بەمەست ئەوەیە کە ئەو کاتەی کە ئەو ساڵە ئیجازەیەک ئادرێت بۆ خانمەی کە دووگیانە ئەم خەمەوەکی ئەو سترێس و ترسەی لەوە دروستە بێت کەسەکە لە ژنگەیەکی کامل دوور ئەکەوێتەوە بێگومان وەکو وتم یعنی گۆڕینێکی ڕەگوڕیشەیی بەسەر ژیانی ئەو ژنایەت ئەوسا هەموو ڕۆژێ ڕۆشتووە بۆ ئیشکردن هاتۆتەوە چووە لەگەڵ هاوڕێکان لەگەڵ مێردەکەی لەگەڵ کەس و کارە چووە بۆ سەیران گەڕاوە بەڵام ئێستا جارێکم کە هەرسکی پڕڕووی تر خۆی جستەی وای لێ هێ نەتوانێت بە هەوەسی خۆی ئۆسا بجوڵێ ئەوانە دائمی خۆی نیگەرانێکی هەیە کە بێ ئاگای لە سکی بێ کە هیچ ڕووداوێکی بەسەرانەیە کە عزیێتی مناڵەکە بە ئەوە نیە لەبەرەوە پێوە نەتەوێ ئەنی ئەو ئازادی کە ئەو ساهەی بووە لە جمو جوڵا هەم ئازادی کۆمەڵایەتی هەم ئازادی جمو جوڵ و ئەوانە پیشەی ئەوانە هیچی هەمووی کەمە بێتەوە وردەوردا بە گەورەبوونی سکەکە و نزیکبوونەوە لە مناڵبوونی تر تەواوی تر زۆرتر لە ماڵەوە بێ لە بینی دکتۆر و نەخۆشخانە و ئەوانە ئەمانە هەمووی نیگەرانی دروستەکە ئەوە کەوابووتمان ترس و نیگەرانی زۆر گرنگە کە ئێمە ئاگاداری بین لە ژنی دووژیانە لە کاتی دووژیانیان دووەم مەسەلەی خەمۆکی ئەنی هەندێژن هەیە لەگەڵ ئەوەی خۆی بێگومان بەپێی ئەوەیە ئەم دووجان بوونە ئایا ینی خوازراوە ویستراوە هەردوو لە حەزیان لێبووە و نەخشیان بۆ کێشاوە وە نییە
ئەگەر وابێ لە ڕاستیە ئەبێ ژنەکە زۆر دڵی خۆش بێبەوە بەڵام جاری واشەیە مەسەلە مناڵێ دروستە بێ بەپێی نەخشە نەبووە چۆن هەڵی لە دەستیان دەرچووە خۆیان داناوە بۆ نمونە ماوەیەکی کە مناڵیان بێ بەڵام لەبەر هەر هۆیە بێ سکی پڕەبێ ئەو ژنە بۆی هەیە مەسەلە لەم حاڵەتانە ژنەکە زۆر پێی خۆش نەبێەوە تۆ تووشی تۆسێ خەم و ئانە بێ وای لێک باتەوە بڵێ کە من نەخشەی ژیانمی تێگا ئەم مناڵە هات ئێستا کە ئێمە نەمان ئەویست بەڵام تازە هاتووە تەنانەت بەداخەوە ینی هەندێک ژن هەیە بیلەوە کاتەوە کە لەباری خۆی با کە بێگومان ئەمە شتێکی باش نییە چونکە ئەمە هۆی کۆمەڵایەتیە و هۆی کۆمەڵایەتی ئەوانە عادەتەن قبول ناکرێ بۆی کە ژن مناڵی لەبار بەرێ کەوا بوو خەمۆکیش یەکێکە لەو نیشانە لەو حاڵەتانە و نیشانەکانی خەمۆکی زۆربەی بیسەران ئەیزانن یعنی دڵتەنگی گریان ناومێدی تۆزێ بێتەحەمولی تۆزێ توو ڕەبوون و ئەوانە نەبوونی وزە تااقەتی ئەوی نەبێ ئیشکە ئەمانە بەشێکن کەم خەوی زۆر گرنگە ینی زۆر جارەوانە کەم خەوە بن ئەمە بە کورتی یعنی وەکوتم نیشانەکانی خەمۆچیە کە بۆی هەیە لە ژنی دووجانە دروست بێت جگە لە ترس و نیگەران گەر خانمە تووشی ئەم بارودۆخە و ڕۆبەڕووی ئەم بارودۆخە بەوە زیاتر وای لێ چکات ئەو خانمە گۆشەگیر بێت گۆشەگیر بێ خۆی بێگومان یعنی یەکێ لە نیشانەکانی خەمۆکی گۆشەگیریە کە ینی حەزی لە تێکەڵبوونی کە سوکار و هاوڕێ و دۆستوانە نامێنێ ینی گۆشەگیری خۆی نیشانەیەکە لە نیشانەکانی خەمۆکی و لێرە چی گرنگە بەڕێی من ئەم شتە دەرونیانە کە دەرەکەوێت لە ژنی دووجانە هەتا هەوڵ بدرێ زۆرتر هاوژین خوشک و دایک و کە سوکار هاوڕێی نزیک ئەوانە هەوڵ بن یعنی دڵخۆشی بنەوە و نێڵن بێتاقەت بێ و بچن بۆ لای و گوێ لە حەز و خواستەکانی بگرن بەڵام ئەگەر پاش ماوەیە هەست کرانە یعنی ئەم دۆخی دەرونی و دۆخی خەمۆکی ترسە بەرەو زۆربوون ئەڕوا بەرەو ناخۆشبوون ئەڕوا و ئیتر زۆر جوان دەرەکەوێ پێویستە یعنی ئەو وەختە دکتۆری ژنان و مناڵبوون ئەم حاڵەتە ببینێ و ئەو ژنە ڕەوانەی لای دکتۆری دەرونی بکە بۆچی چونکە لە ڕاستیان ینی خەمۆکی بە تایبەتی زیان نەکرد بە نەخۆشەکە خۆی ئەگەیەنێ زیان بە مناڵەکەش ئەگەیەنێ چونکە ژنێک کە زۆر خەمۆک بێ زۆر بێتاقەت بێ بەردەوام بگری خواردنی باش نەخوا تاوان کێشی ژنێک کە خەمۆکی بێ و دووژیان بێ پێویستی بەوەیە کە خواردنی باش بخوا پڕ ڤیتامین پڕ خۆراک و لە کاتی خۆیان بچێ بۆ لای دکتۆری ژنان و مناڵبوونەکە بەڵام کە ژنێکە تووشی خەمۆکی زۆر بوو گوێش بەوە نایە گوێ بە خۆراکی باش نایە گوێ بەوە نایە کە بچێ بۆ لای دکتۆری ژنان و مناڵبوونەکەی و ئەمانە هەمووی کار لە مناڵەکەکە و بێگومان کار لە خۆشیەکە چونکە ئێمە لە هەموو دۆخێکی خەمۆکیە ئێمە ئەبێت ترسی ئەوەمان هەبێت کە ئەو نەخۆشە بیر لەوە بکاتەوە کە ژیانی خۆی کۆتایی پێبڵام لە کاتێکدا خانمێک دووگیانە یاخود لە دوای منداڵبوونی ڕاوێژکردن لێرەدا چەند سوودی خۆی دەبینێتەوە لەم بارودۆخەدا بەشێکیان ڕاوێژکردن بە کەسانی پسپۆڕ ناکەم بەڵکو بە کەسانی دەوروبەری خۆیان و ئەوانەی کە ئەزمونیان هەبووە من وتم یعنی لە پێش هەموو شتێکە ئەبێ کە سوکار چۆنەڵی گوێیان سووک بێ و چاویان تیژ بێ بزانن ئەم ژنەکە کە خۆشەویستیانە و ئێستا دووژانە بزان باری دەرونی چۆنە مەبەستی پرسیارەکە لەوە بوو دروستە ڕاوێژکردن بە کەسانی دەوروبەری خۆی و خێزانی خۆی کە ئەزمونیان تێپەڕاندووە یاخود بە کەسانی پسپۆڕ خۆی قۆناغی یەکەم هەمیشە قۆناغی یەکەم ئێمە من وەکو دکتۆری دەرونی هەرگیز ناڵم هەر شتێکی دەرونی سادە هەبوو خێرا ڕاکەوە لای دکتۆری دەرونی هەرگیز وان ناڵم لە پێشە ئەو توانە و ئیمکانێتانی کە هەیە ئەوە بەکاربێنە یعنی ئەوەی کە ڕاوێژکردن بۆ ژنانەی کە ئەزمونیان هەیە بە هاوڕێ بە دایک خۆی عادەتەن چەند مناڵێکی هەبوو یا بۆ خوشکی گەورەتر یا بە هاوڕێ کە پێش ئەم مناڵی بۆ ئەوانە لەبەرەوە ئەمانە هەمووی گرنگە بێگومان یا هاوپیشەکەی ئەمانە هەمووی گرنگە بەڵام وەکوتم لە هەندێ ژنی دووجانە ئەم ڕاوێژ و ئامۆژگاریانەش بەش ناکە و حاڵەتەکە بەرەو خراپبوون ئەڕوا و لێرە نابێت کە سوکار هەر سوور بێ لەسەرەوەی بڵێ هەر خۆمان هین یەکەین وانە یا پێیان عیب بێ پێیان خەوش بێ ژنەکە بەرن بۆ لای دکتۆری دەرونی لەوای ترە بێ بڵێن ئۆکەی ئێمە ئەوەی توانیمان کردمان بەڵام بەخوا دادەن لەمە زیاتر ئەمە بە ئێمە ناکرێ ئەمە تۆزە قورسترە با هیچ شتێکی کێشە نییە ئەو بێن بۆ لای دکتۆری دەرونی و نابێ ژنەکەیش ئەمەی پێ عیبی بۆچی چونکە لەوانەیە گرنگترین شت دەوەیە جارێ بێ دکتۆرێکی دەرونی دەستنیشانی دۆخە دەرونیەکە بکە بزانێ ئایا ئەم دۆخە دەرونیە نەخۆشیە
بووە بە نەخۆشی دەرونی ئەگەر نەخۆشیەکە چییە؟ چکە کێشەی دەرونی لە ژنی دووگیانە هەر هین نییە، یعنی هەر خەمۆکی و ترسوانە نییە، چەندین هینی تر هەیە. دۆخی دەرونی دێکەوە بوو دکتۆری دەرونی ئەبێ وەکوتم دەستنیشانی بکەوە دەستنیشانی چارەسەرەکەشی. بەڵێ ئەگەر بێت ئەو خانمە تووشی نەخۆشی بوو کاتە گەیشتە قۆناغی نەخۆشی ئایا چارەسەرەکەی بوو ئەمە تەنها چارەسەرە؟ بێگومان هیچ نەخۆشیەکی دەرونی نییە کە دکتۆری دەرونی نەتوانێت بە شێوەیەکی باش چارەسەری بکات. چارەسەرەکانیش یعنی جگە لە دەرمان ڕێنمایی دەرونیە، چارەسەری دەرونیە، چەندین ڕێنمایی ترە کە ئەتوانێت دکتۆری دەرونی بیا بە و نەخۆشە بێگومان. و چارەسەری ئەم دۆخانە لە ڕاستیە لا هیچ کەسێ نییە جگە لە دکتۆری دەرونی. ئەمانە لە کاتی ئەو کاتی ئەم خانمە دووگیانە، بەڵام بینە سەر ئەوەی کە لە دوای من ناوبووە ئایا ئەو کێشەگیر و گرفتانە کە تو دووچارێ بێتەوانێ لە کاتی سپڕیا جیاوازی هەیە؟ بەڵێ یعنی ئەتوانی بڵێ لە ڕاستیە جیاوازیەکی زۆر ڕێگوڕیشەی نییە. جارێ لە پێش هەموو شتێکە زۆربەی زۆری خۆشبەختانە زۆربەی زۆری ژنان کە مناڵیانە بێ بە سروشتییان بێ و دوای مناڵبوونەکەش دڵیان خۆشە و شادن بەوە و کە سوکار شادەبەوە و لە زۆربەی هەرە زۆری حاڵەتەکانیشان مناڵەکەش تەندروستە، زۆربەی هەرە زۆری حاڵەتەکانە. بەڵام جاری واشەیە یعنی ژنەکە لە دوای مناڵبوون تووشی ئەندێ دۆخی دەرونیە بێ. با ئێمە لە شتە ئاسایەکانەوە دەست پێ بکەین. بە تایبەتی وەکوتم ژن کە نۆبەرەیەتی ئەمە چونکە ئەزمموی نییە ئەم ژنانە ئەبێ بە تایبەتی زۆر مڕاعات بکرێن، زۆر گویان لێ بژیرێ، زۆر پرسیار لە تەندروستیان بکرێ و زۆر هاوکاریان بکرێت چکە یەکەم جاریانە خۆیان ئەزممویان نییە. جایشێ لەو حاڵەتانی کە زۆر جار دەرەکەوێت لە هەندێک ژنا هینە حاڵەتێکە کە ئەو ژنە لە باکیەوەی زۆر دڵی خۆش بێ بۆی کە مناڵی بووە سیرێکی ئەو دڵخۆشیە زۆرەی نییە، ئەنی تۆزێ جۆرێک لە دڵتەنگی پێوە دیارە. جاری وایە تەنانە تۆزێ ئەگرین زۆر دڵخۆش نین بە مناڵەکە، زۆر تامەزرۆی ئەوە نین مناڵەکە بگرنە باوەشیان و بیخەنە سەر سنگیان. یعنی طبعا ئەمە شتێکە دژی چاوەڕوانی خەڵک و دکتۆر و هەموو کەسێکە چکە بە تایبەتی کە مناڵەکە ساغ بێت و دروست بێت و ئەوانە ئەبێ ئەو ژنە دڵی خۆشی. بەڵام هەندێک ژن هەیە وەکوتم زۆرنە دڵی تەنگە ئەوانە و ئەمە لە قۆناغی زەیستانی پێڵێن. طبعا لێرە وەکوتم زۆر جار پژگیریکردنی هاوژین، پژگیریکردنی خوشک و دایک و ئەوانە لە قۆناغی زەیستانیە خۆشبەختانە لە کۆمەڵی کوردەواریە زۆر جوان یارمەتی هینەیەن ژنەیەن. بۆ نمونە شتێکی زۆر نەریتی هەیە کە هەڵوایان بۆکەن دائمی خوای لە هینی زەیستانیا هەڵواکەن بۆ ژن کە شتێکی خۆشە شیرینە و بە ئاردوانە بۆیانەکەن. یعنی لە ڕاستی ئەم ڕاعاتانە بەسە لە زۆربەی حاڵەتەکانە ئەو ژنە هێنێتەوە شوێنی خۆی و هیچ شتێکی تر ڕوونایە. بەڵام لە ئەندێ حاڵەتی ترا هەیە بۆی هەیە ئەم تۆ زەخەم و خەفەتە لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر بێ بە قووەتر بێ قوڵتر بێ و بێ بە دۆخی نەخۆشیەکی دەرونی کە ئێمە پێڵێن خەمۆشی خورس. ئەوە لە یاکە بوو بە خەمۆشی یعنی تر ئەوە نییە بڵێ دووسێ ڕۆژ بێ و تۆزێ دڵی تەنگ بێ ئەین درێژە بێتەوە بۆ چەند هەفتەیەک 2 هەفتە 3 هەفتە 4 5 ئەم ژنە هەر نایێتەوە شوێنی خۆی هەر دڵی خۆش نییە هەر شاد نییە هەر غەمبارە. ماگرێت و سەر ئەوەی کە بەرپرسیارەتی هۆکان زۆرە سەیریکە هۆکان زۆرە بێگومان یەکێ لە هۆکان مەسەلە ئەوەیە کە تۆ ئیتر بەرپرسیارەتی هەیە هەر نەکار بەرامبەر بە خۆت بەرامبەر بە مناڵەکە جگەلەوە هۆی تریژەیە بۆ نمونە جەستەی ژن ئەگۆڕێ یعنی یەکەم مناڵی بوو جەستەکە وەکو ئەوسا نامێنێتەوە ئیتر وەکو جەستەی کچێنی نییە یا پێش مناڵ بوون لەبەرەوە هەندێک ژن هەیە ئەمەی زۆر پێخۆش نییە یعنی کۆمەڵی هۆ هەیە جگەلەوە هۆرمۆنات یعنی ژن کە مناڵیە بێت کە ئەو مناڵیەتە دەرێ ئیتر هۆرمۆناتەکان گۆڕینی زۆر قوڵ بەسەریایە زۆر ئەندێ هۆرمۆن هەیە زۆر بەرزە بێتەوە ئەندێ هۆرمۆنی تر هەیە زۆریەتە خوارێ ئەمە کار لەباری دەرونی هەندێک ژنەکە و ئەبێ بەهۆی خەمۆشیێکی قورس و ئەبێ زۆر بەجددی وەرگیرێ ئەنی خەمۆشی دوای مناڵبوون بە تایبەتی لە ڕاستیە ئەبێ دکتۆری دەرونی چارەسەری کات دەستنیشانی بکە و چارەسەری بکە و ئەبێ ژن ئەمە قوبوڵکە وەکە سوکاریش ئەمە قوڵە و بە هیچ جۆرە پێیان خەوژ نەبێکە ئەو ژنە بەرن بۆ لای دکتۆری دەرونی. بەڵێ زۆر بێکنەوەی خانمان لەوەی کە لە دوای منداڵبوون ئەرکی کۆمەڵایەتیەکان و گۆڕانی کۆمەڵایەتی و چالەکەکان تەنها لە سەرشانی ئافرەت دەبێت ئەمە وای لێ دەکات کە ئەم هەست کات ڕوبەڕووی بەرپرسیارەتێکی زۆر بۆتەوە ئەبێت منداڵێک پەروەردە بکات خۆی لە ڕاستیە نا پێم وایە ئێستا باوکی کورد یعنی هاوژینی
ژن کە مناڵیە بێ مۆدێرنترن پێشکەوتن خواسترن تێگەن لەو شتانە هۆشیاریان زۆرە نا بەتەنیا نابێ دایک لێ پرسراوەتی ئەو مناڵەوە ژیرە تەنان لە یەکەم ڕۆژەوە کە لە دایکە بێ لەبەرەوە زۆر جارێ بینیم کە باوک ئەو مناڵەکە تازە لە دایکە بێ یەکسەر ئەیگرێتە باوەش تەنانەت هەندێکە زۆر بەلایەن و شتێکی خۆشەوە هینە خۆیان من ناوکی مناڵەکە ئەبڕن شتی واشەیە لەبەرەوە نا یعنی ئێستا ئەو سەردەمە نەماوە کە ژن بەتەنیا لێ پرسراوەتی بۆ مناڵ هەڵگرێ ئەبێ باوکیش هەر لە مناڵی وەکوتم ئیتر مناڵەکە کچ بێ یا کوڕ بێ هیچ جیاوازیەکی نییە خوایەتی لەبەر ئەوە وەکوتم هەتا باوکی مناڵ هەتا هاوژین زۆرتر هەز بە لێپرسینەوە بکە بەرامبەر بە ژنەکە دایکەکە و بەرامبەر بە مناڵەکە ئەمە باری شانی ئەو ژنە سوکترەکە و ئەو دۆخە دەرونی ئەگەر ناخۆشەش کە دروست بووە ئایا خەمۆکیە کەمتریەکە جگە لە نەخۆشی خەمۆشی کە لە دوای مناڵبوون هەندێک جار دروستە بێ حاڵەتێکی تر هەیە کە ئەوەش زۆر قورسە بێ زۆر کەس و کار وریا بێت و هەر لەگەڵ نیشانەکەی دەرکەوە بێ فریایکەون یعنی ترەوە نابێت ڕاوەسی بڵێ با بزانین ئەوانەی ئەزمونیان هەیە بزانین ئەوانە ئەڵەنچی نا ئەوە بێ یەکسەر بێ بۆ لای دکتۆری دەرونی لە ڕاستیە بۆ نمونە یعنی چۆنەڵی وڕاوەکردنی ژنی دوای مناڵبوون یعنی ژنێک وڕاوە ئەکا قسەکان تێکەڵ و پێکەڵەکە پەیوەندی نییە بەیەکەوە ینی قسەکان چۆنەڵی معقول نییە هەندێک بیرروڕا دەرەبڕێ کە تووشی سەرسان بوون تەکاڵێ ئەمە ئەڵێ چی ئەنی بۆ نمونە مەسەلا نیشانە زۆرە یعنی لەوانە مەسەلا گومانی هەیە لەوەی ئەم مناڵی خۆی بێت مەسەلا هەموو کەسیش زانی خۆیەتی لەم کۆتۆ دەخوارێ یعنی کۆمەڵێ بیرروڕای زۆر ناتەن دروست ناسروژ ناڕاست هەیە هەندێک جار ئەو ژنە دەریە بڕێ وەکوتم تەنانەت هەندێک ژن هەیە بۆ نموناڵێ دەنگ لە جۆمایە قسەم پێڵێن ئەڵێن ئەوە بکە دەنگەکە دەنگی سروشتی نیە هی منوتەوە کە لە دەوروبەری بێ یا هەندێک شتی سیر ئەبینێ ئەمانە یعنی ئێمە بە زمانی کوردی وشەیەکێ پێڵێن دێوانەیی ئەین جۆرێکە لە دێوانەی یعنی شتی نادروست ئەڵێ شتی نامەعقول ئەڵێ کەوا لێ ئەکا کە بترسی ئەلەم حاڵەتانە لە ڕاستیە ئەبێ بە زووترین کات ئەنی بڕوا بکە ینی ئەگەر بە شەوبی بە بۆ تەواوی چونکە بۆی جاری وایە ئەمانە یعنی ڕای مەترسیداریان هەیە بۆ نمونە ینی وەکوتم ئەمە زۆر کەمە بەزە بێ بیزانین چونکە کە خوانەخواسە ڕوویا قورسە بیرروڕای هەیە ژنەکە خۆی کوژێ بیرروڕای هەیە مناڵەکەی خۆی جەرگی خۆی ئەوە کە تازە لەدایک بۆ تەمەنی ڕۆژێکە دوو ڕۆژە سێ ڕۆژە بیکوژێ بیرروڕای وا غەڵەتی هەیە وا مەترسناکی هەیە ئەمە بێگومان ئێمە پێڵێن بیری ناڕاز وەهم لەبەرەوە ئەم دۆخی دێوانەیی دوای مناڵبوون وەکوتم بە زووترین کات ئەبێ دکتۆری دەرونی بیبینێ ئەو نەخۆشە چارەسەری بکە وەکوتم بۆی هەیە پێویست کات تەنانەت لە بەشی دەرونی بخوێنێ ئەو نەخۆشە. بەڵێ دکتۆر بتەوێت دوارنمای لێرەوە بگەێنیت بەڵێ دوارنمای بتەوێت لێرەوە بگەێنیت لە ڕاستیە پێش دوارڕێنمای زۆر بە کورتی حاڵەتێکی تر هەیە دوای مناڵبوون و باسم کردکەوا بوو ترس حاڵەتی دێوانەی حاڵەتی زۆر عملی بوون دووبارەکردنەوەی هەندێشت لەسەر پاک و تەمیزی لەسەر هەندێشت ئەمەش یعنی حاڵەتێکە کە بۆی هەیە ڕووبا ئەمەش وەکوتم ئەبێ دکتۆری دەرونی ببینێ لە ڕاستیە دوار ڕێنمایم ئەوەیە کە یعنی ژن و پیاو کە مناڵیان دروست کرد یعنی وا چاکە کە بە نەخشە دروستیکەن هەردووچیان ڕێیان لێ بێ خۆشترە و بە تایبەتی ژن بڕیار دەرێت چکە قورسایەکە ژن هەڵیەگرێ ئەبێ بڕیارەکە زۆر ژن دەوری هەبێت یا چکە ئەوە وەکوتم و بەپێی نەخشەوە ئەوانە بێ و لە کاتی لە یەکەم ڕۆژەوە کە ئەو ژنە دەرکە و دووجانە لە یەکەم ڕۆژەوە کە دەرکە و دووجانە پێویستە دکتۆرێکی ژنان و مناڵبوون کە جێگەی بتوانە و بڕوای ئەو خێزانە بێ دەستنیشان کرێ و لە یەکەم ڕۆژەوە لە کاتی ڕێکوپێکە هەتا بەرە و نۆمانگەکە پڕ ئەکاتەوە زووتر ئەبێ ئەو ژنە بچێ بۆ لای دکتۆری ژنان و مناڵبوون و وەکوتم چاویان تیژ بێ گوێیان سووک بێ و ئاگایان لە باری دەرونی ئەو ژنە بێ و ئەگەر هەستیان کرد بە هەندێک گۆڕینی زۆر بە قووەت لە باری دەرونی ئەو ژناکە بەڕاستی بوو بە نیگەرانی ئەوانە وەکو باسم کرد ترسی زۆر خەمۆکی زۆر بیرروڕای نادروست وەهم ئەمانە زۆر بە شێوازێکی جوان لەگەڵ ئەو ژنا قسە بکەن نەک درۆی لەگەڵ کەنوانەوە زۆر هەڵەیە ئەبێ بە زۆر بە جوانی قسە لەگەڵ ئەو ژنا بکرێ خاتون ئێمە ئەم شتانە لە تۆ بینین ئەمانە سروشتی نییە
خەمبەخۆ ئەمە دۆخێکی دەرونیە ئێمە ئیشەڵات چارەسەریەکەین ئەبێ بچین بۆ لای دکتۆری دەرونی ئەوە بەڕێی من یعنی گرنگترین شتە وەکوتم چوون بۆ لای دکتۆری ژنان و مناڵبوون بۆی باری جەستەیی ژنەکە و باری جەستەیی مناڵەکە ئایا چۆن گەشاکە ئەمانە هەمووی دەورێکی زۆر لە ڕاستیا لای دکتۆری ژنان و مناڵبوونە و لە ڕاستیا دواڕێنماییم بۆ ئەمەشیان بۆ هاوپیشەکانمە کە دکتۆرەکانی ژنان و مناڵبوونە ئەمانە بەڕاستی دەورێکی زۆر گەورەیان هەیە من زۆر ڕێزم هەیە بۆ ئیشەکانیان چکە خزمەتێکی زۆر گەورەکەن و جوانترین ئیشەکەن ئەمانە یعنی مناڵ یارمەتی ئەوەیان کە مناڵ بێتە دەرێ و مناڵ ژیان دروست بێ کاستیان کرد یعنی یەکێک لەو ژنانەی کە بۆ لایەن باری دەرونی زۆر ناتەواوە و ئەم خۆی ناتوانێت یارمەتی بە شێوازێکی جوان بە راپۆرتێکی پزیشکی ئەو ژنە بنێرێ بۆ لای دکتۆرێکی دەرونی کە هاوکارێتی کە هەستەکات جێگەی متمانە و بڕواەتی و پێی عیب نەبێ و قەناعەتی پێ بکات تەنانەت ئەگەر ژنەکە نەیویست یا کە سوکاری نەیویست ئەم 5-6 دقه لەوە خەرجکا کە قەناعەتیان پێ بکات بڵێ نا ئەبێ بچی بۆ لای دکتۆری دەرونی ئەمە ڕێگەی ڕاست ئەمێ. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هەژار عوسمان معروف سپۆڕی دەرونی سپاس بۆ زانیاریەکانت. ناو ڕێگوەرەگرین و ئەگەڕێینەوە.